ڕۆژێک بردومانکردنی ناوچە گەشتیارەکانی کوردستان لەلایەن تورکیاوە ڕۆژێکی تریش بە درۆن هێرش دەکرێتە سەر ناوچە کوردیەکان. سڵاوتان لێبێت بینەرانی وێزگە نیوز. من ئەمڕۆ دەمەوێت لە هاوڵاتیان بپرسم و ڕایان وەرگرم چیت هەیە لەسەر بردومانی ناوچە کوردستانیەکان بە تایبەت کە چەند ڕۆژێکە بە درۆن هێرش دەکرێتە سەر ناوچە کوردستانیەکان لەلایەن ئێرانەوە و ئایا هەڵوێستی حکوومەتت پێ چۆنە سەبارەت بەم بابەتە؟ بینەرمان بن. ڕات چییە لەسەر ئەو بردومانانەی ئێران ئەکرێت سەبارەت بە ناوچە کوردستانیەکان و بە درۆن هێرش دەکرێتە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان و پێت وایە حکوومەتی هەرێم هەڵوێستێکی هەبووە؟ بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێم ئەبێ هەڵوێستیە بێ و هەموو حیزبەکانە بێ هەڵوێستیانە بێ و میلەتیش هەڵوێستی هەیە بەزی زر میلەت سەیری حیزبەکانمانەکە سەیری حکوومەتی هەرێمەکە کە هەڵوێستیانەبێ میلەت چی بکە ئەگینا تا سەر ئێسقان هەر هەموو کوردێک پێی ناخۆشە کە قسمی تورکیا و ئێران و بەردەوام لەسەر سنوورەکانە حکوومەتی عێراقیش هەر نەماوەتە هەڵوێستیە بێ. ئەبینین کە مناڵێک بە تەمەنێکی کەمەوە دەستی بە گوێیەکانی گرتووە ئەبینین ئافرەتێک بە دووگیانی شەهید ئەکرێ تازە دەستگیراندارن ئەبینین کە کوڕەکە شەهیدیان کردو. چیت هەیە لەسەر ئەمە؟ شتێکی نائینسانیە، شتێکی نامڕۆڤایەتی، شتێکی زۆر خراپە. ئەو دەوڵەتە ئەقلیمیانە لەگەڵ ئێمەیەکەن حتا لایەنە ئینسانیەکەشیان ئیهمال کردووە، حتا لایەنە دینیەکەشیان ئیهمال کردووە. ئەگینا مناڵێک تاوانی چییە؟ ئافرەتێک تاوانی چیە؟ کوڕ و کچێک تاوانیان چێ لە یەکتریانەکەن. بردومانکردنی کوردستان تاوان شتێکی خراپە، زۆرمان پێ ناخۆشە. ئەمە وڵاتی خۆمانە، دژمنانی کورد زۆرن، تەماعیان زۆرە لە کوردستان. بەهەرحاڵ ئەوان کە بردومانیان کردو بردومانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانیان کردو کە لە مەقەڵەکانیان لە کۆیە زۆر بەداخەوە کە ئەوان لەوێ کۆبوو نەتەوانێ. هەروەکو ئەزانین ئێمە شۆڕشمان کردو بە سەرۆکایەتی مەلا مستەفای بارزانی، شۆڕشمان کردو بە سەرۆکایەتی مام جەلال چەندەها ساڵ هەمووی لەو شاخە بوون، نەهاتوونەتە ناو شارەوە شۆڕش بکەن. بەڵام ئەمانە کۆمەڵەی کوردستانی ئێران و حیزبی دیموکراتی کوردستان هاتوونەتە ناو خەڵکەکەوە. کۆمەڵە چیەکە لە زرجێز؟ شۆڕش لە زرجێز دەکرێت؟ دوایە حکوومەتی هەرێم هەڵوێستێکی هەبووە سەبارەت بەو بردومانەیە خو سەبارەت بە ئێران هەڵوێستی هەبوو، بەڵام ئەوان هەندێک شتێن نیهێنیان هەیە. بەڵام ئەوەی کە جۆم لێبوو لە حکوومەتی ئێران ئەڵێ ئێمە حکوومەتی هەرێممان ئاگادار کردوێتەوە کە ئەم حیزبە کوردیانەی ڕۆژهەڵات وەکو حیزبی دیموکرات وەکو کۆمەڵی ئێران کە حکوومەتی هەرێمەڵێ ئەڵێ ئێمە ئاگادارمان کردو کە مەقەرەکانیان چۆڵکن، چۆڵیان نەکردو. ئەبێ ناوی بنین ئەو دەستدرێژی و تۆبارانکردنە بێمانایەی بێ پاساوەی دەوڵەتی دراوسێ ئێران کارێکی ناڕەوا نامرۆڤانەیە. هیچ پاساوێک نییە بۆ ئەو دەستدرێژیە. من پێم وابێ و دەستدرێژێ بۆ ئەو چەند بنکەیە نییە بۆ تەواوی باشووری کوردستانە. حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەموو پێکاتەکانەوە بە هەموو ڕێکخرا و دەستگا و ئەوانەی کە ناوی خۆیان ناو دەستگای مرۆڤایەتی بە هەموو جۆرەکانەوە دەبێ هەڵوێستی ڕوون و ئاشکرایان هەبێ، ناڕزایی دەرببڕن، بێر بن، نەترسن. چمانایەکی ئەم تۆباران ئەم بۆمبارانە بێمانایە. ئەبێ کارێ بکە کە خەڵک کەس بکە و پێم وتن کە هەست بکەین کە ئێمە چیانێکمان هەیە، بوونێکمان هەیە، دەسەڵاتێکمان هەیە، کەسێک هەیە، سیاجێکمان هەیە کە ئەمان پارێزێ. هەتا کەی کورد ئێمە کۆڵ بە کۆڵ و ڕاوبنرین و تۆباران بکرین و بە سووکی سەر بکرین. دەبێ مرۆڤبوونی ئێمە تاوان بێ بۆ سروشت، بۆ ژینگە، بۆ خوا، بۆ دەسەڵات، بۆ دەرەو دراوسێ چ تاوانێکمان هەبێ. بە مێژووی کورد بستێک خاچی دوشمنمان داژی نەکردووە پێچوانەوە. ئێمە لانکەی بوژانەوەی سەرجەمی پێکاتۆ مرۆڤەکانی ترین کە ڕویان کردوتە نیشتیمانەکەمان. هاوڵاتیان تەواو دڵگران بوون بەم بارودۆخە و پێیان وابوو ئەوەی دەکرێتە سەر
هەرێمی کوردستان دەستدرێژیە بۆ سەر مرۆڤایەتی پێش هەموو شتێک. لە کۆتاییدا ئەڵێم کوردستانێکی پارێزرا و یەگرتو. تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.